بەناوی خۆی بەخشندە و میهرەبان فێرخوازان لە بەردەمکردنەوەی دەواازەی قوتابخانە و پەیمانگا و زانکۆکاندان لەم کاتەدا فێرخواز و خانەوەدەکانیان بە گیرفانی بەتاڵەوە و حکوومەت و دامەزراوەکانی خوێندنیش بە کۆمەڵی ڕسوماتی قورسەوە پێشوازی لە وەرزی خوێندن دەکەن. هەر لەم بارودۆخەدا بەقەدەر ژمارەی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان فێرخواز واز لە خوێندن دێنێت. زیاتر لە 150,000 دەرچووی زانکۆ و پەیمانگا هەن بێکارن چ لە کەرتی حکومی و لە کەرتی تایبەتە کاریان دەست ناکەوێت. و هەزاران بە پێچەوانەی ڕێنمایە فەرمیەکانی حکوومەتەوە بە گەندەڵی دامەزرێنراون. لەمەش خراپتر ئەگەری بایکۆتی خوێندن لە ئەم ساڵدا بژاردەیەکی ترە. بەڕێزان لە بەرنامی پرس بەردەوامی لەگەڵتان لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێزان دکتۆر حاکیم عوسمان ڕاگری کۆلێژی تەکنیکی کارگێڕی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سپاس دەکەین بۆ دەرفەتە هەروەها دکتۆر بێسون حەمە ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێز کاک دکتۆر عومەر عەلی مامۆستای زانکۆ و ژمارەیەک لە قوتابیان و بەڕێزانی ئامادە بوو لە خزمەتانە دەبین بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە. دکتۆر عومەرەگە سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ بکەم. ڕۆڵی زانکۆکان لە چارەسەری قەیرانەکاندا چی دەبێت لە کاتێکا دەبێت زانکۆکان سەرمەشقی گۆڕانکاری و چاکسازی ڕیشەیی و بنەڕەتی بن، بەڵام دەبینیت زۆرێکیان بە گەندەڵی و بە بابەتی ناباشەوە تێوەگلاون. بەداخەوە کاتێک کە ئێمە دێن و باسی زانکۆکانەکەین نازانین بە چی پێوەرێ لە ڕاستیا بیپێوین. کاتێک کە زانکۆکانی ئێمە ئەپێوێنرێ بە زانکۆکانی دەرەوە زۆرێک لە بەرپرسانی ئەم حکوومەتە ینی بە شێوەیەکی نامەنتیقی بەراوردەکە هەڵە سەنگێنن. بۆیە یعنی ئێمە ئەگەرەک و ئەو پێوەرانش وەلا بنێن، ئەگەرەک و زانکۆکانی خۆمان بەراورد نەکەین بە زانکۆکانی دەرەوە، ئەگەرەک و حتا بەراوردیکەین بە ڕابردووی خۆشمانەوە بە سەردەمی بۆ نمونە بەعسەوە بە پێش ئەوەیشەوە ئەبینی زانکۆکانی ئێمە ینی لە ئاستێکی زۆر ینی لاوازان لە کاتێکە ئەگەر تۆ بێت و بتەوێت و زانکۆ بپێوی ئەبێ ئللا بۆ پێوەرە علمیە عالمیانە بپێوێنری کە بۆ نمونە کە سێری زانکۆکانەکەین چکە زانکۆ ینی جگەلەوە کە با بڵێن شتێکە ئەگەرەکو لە ئاستی ناوخۆیە حسەوی بۆ بکرێن ئەبێ سوقلێکی عالەمی هەبێ. بۆیە کە کاتێ کەسێکە لە هەر شوێنێکە ئەوێ بخوێنێ لە هەر زانکۆیەکە لە هەر وڵاتێکایەن ئەبینی سێری ڕەنکینەکەیەکە سێری ڕەنکینە عالەمیەکەیەکە. بۆیە زانکۆ ئەگەرەکو شتێکی مەحەلیش بێ بەلایەکی ترۆش ینی پێوەرێکی زانستی عالەمیە. بۆیە کە سەیرەکەی ئێستا ئەگەر سەیری کەی زانکۆکانی ئێمە لە ئاستێکان بەڕاستی ئینسان شەرمەکە ئاستەکەی بڵێ لە کاتێکە ئەگەر بێت و ئەو وڵاتانی کە بە کۆمەڵێک قەیران کە وەکو ئێمە تێپەڕین و نەکو کە ئەم قەیرانە کە بەڕاستی ینی لە زیینی خەڵکیا بە شێوەیەکی گشتی قەیرانێکی دروستکراوە کە کاتێک کە ئێمە دێن کە ئەی بۆ نمونە ئەی پێوینە تا بە زانکۆکانی غەزە کە ساڵانێکی دوور و درێژە لەناو ینی زەختێکی بۆ نمونە مادی و معنەویان بە زانکۆکانی هەتا وڵاتە دواکەوتەکانیش ئەبینی زانکۆکانی ئێمە بەڕاستی ینی لە ئاستیەکانی نسان ینی شەرمەکە پێوەرە حەقیقەکانی بڵێ. ئەوە نەبوونی پلان وای لێ کردووە، وەزارەتی تایبەتمەند وای لێ کردووە، یان وەزارەتی پلاندانان یان کۆی پرۆسەی دەوڵەتداری لە هەرێمی کوردستان لە ساڵانێکی دوور و درێژ لە حکومڕانی و لە ئەزمونە نەیانتوانیوە لەگەڵ واقع و لەگەڵ سەردەما ئاسی زانکۆکانیش بەرەو پێشەوە بەرن. ئەوانن یعنی پلانیان نەبووە یان بە چ هۆکارێکی تر ئەو بابەتە پەیوەسە. بەداخەوە ئەوانەی کەوا ینی بڕارداریان بەدەستە لە ئەم وڵاتە خۆیان دەرچووی زانکۆ نیەن، خۆیان لە ئەو پێوەرە زانستیانە کە ئەبێ بە شێوەی پلەبەندی ببڕێ ینی نەبڕاوە. بۆیە ئەبینی پێوەرەکان زیاتر پێوەرێکی عسکەرتاریە نەک پێوەرێکی زانستیە. بۆی ئەوانەی کەوا لە خاڵی بڕاردانن لە ئەم وڵاتە لەو ئاستانە تێناگەیەن. ینی من ئەو شانە دووبارە ناکەمەوە کە بە نەخوێندەوار و ئەوانە لە قاڵیمان بدەن، بەڵامەکو ئەو ئاستە زانستی کە بە شێوەیەکی پلەبەندی کە ئینسان ئەگەیە پێی و لە دواخاڵە کە ئەتوانێت بگرێتە ینی شوێنێکەوە بڕاری بەدەست پێ ئەوان بەم پێوەرانە تێنەپەڕیون. پێوەرەکان لێرە پێوەری شاخە، پێوەری ڕابردووە، پێوەری خەباتە، پێوەرە وجودی هەیە، بێتاکیدی ئەو پێوەرە وجودی هەیە و ینی هەتاوەکو ئێستا ئەو پێوەرە حکومەکات. ینی بۆچی بۆ چارەسەر ناکرێت؟ ینی ئێمە خۆ کەمنی لە دڵسۆزان و لە ئەکادمیان و لە کەسانی پسپۆڕ و شارەزا بۆ هەوڵ نادەن بۆ فشار دروست ناکەن بۆی کە ینی 10 ساڵ 20 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو بابەتەیە. ئێشتا هەر ئەو کەسانە ینی کەسانێک بەڕێوەبەرن کە
جەنابەت باسییانەکەی بۆ شێوە يعني بداخەوە چونکە ئەو پێوەرە لە ئەساسەوە ینی حکمی کردووە هەتا ئەو پێوەرەش ینی تێکەڵاوی ینی ناوەندە ئەکادیمی خوێندنەکان بووە بۆیە کە زۆرێکە بینی ئەمڕۆ کە دەرەچێ هەتا لە زانکۆکەەوە بە شێوە پلەبەندیەکە دەرەچێ بەڵام هەمان عقلێتە ینی ڕووە عیلمەکەی وەرنەگرتووە بەڵکو ینی ڕووە شاخەکەی وەرگرتووە ڕووە بۆ بە دیاردەوە بەتاکیدی ینی دیاردێ ینی تۆ ئەگەر لەم وڵاتە ئەوانشی کە هەتا لە زانکۆکانان و کە منسەبێکی هەتا زانستیان هەیە بە حساب ینی بزۆرینەی ینی لەگەڵ ڕێزما ینی ئللا بە پێوەرێکی حیزبی بە پێوەرێکی بۆ نمونە پاشخانێکی شۆڕشی پاشخانێکی بۆ نمونە دەسەڵاتی ینی هەبوونێکی دەست ئەبینی ئەمانش کە لە ناو زانکۆکانە یانەک و لەو شوێنانە کە بڕیاری علمی کە بێ بەدەستی بێت و کە بێ بە شێوەیەکی زانستیانە بۆ نمونە بڕیارەکە بدا بۆیە ئەبینی هەتا لە مدیرێک و هەتاوەکو ئەگاتە سەرۆکی زانکۆکان و هەتاوەکو خوێندنی باڵام ئەبینی ینی ئەو پێوەرە ئەسکەرتاریە ئەو پێوەرە نەخوێندەواریە بەڕاستی تاثیر لەسەری هەبووە و هەر ئەویش دایناوە بۆی ئەبینی ها لە پلەبەندیەکان ینی دابەشبوونەکان لەسەر ئەساسی حیزبیە و حیزبەکەش لەسەر ئەساسی ئەوەیە کامل لە ناوە دەسڵاتی زیاترێکە و یانەکو تۆ پێ دوایە ببوورە تۆ پێ دوایە بڵین چارەسەرکردنی موچە و بڵین مانگانەی مامۆسایانی زانکۆ یان فەرمانبەرانی زانکۆ یان کەرتی خوێندنی باڵا یان کەرتی پەروەردە بەعام لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت داخوازیەکی سەرەکی ئەو بەشە یەتەدی ئەوانش کێشیان نابێت ئەمە تەنها چارەسەرێکە بە پێدانی موچەی ماگانە لە کاتی خۆیەوە بەو نەبڕینە و بەو پاشەکەوت نەکردنەوە کە حکومت بڕیاری لە و پاشەکەوتێکی زۆر لە موچیانە من هیوادارم ینی ئەم کێشەی قەیرانە ئەوەی کە پێوتێ کێشەی قەیران کە بڵکو خۆشم ینی قەنەعەتم نییە کەمە قەیرانێکی حەقیقی بێ قەیرانێکی دروستکراوە ینی ئومێدەوارم ئەم قەیرانە ببێتە مایە ئەوەی کەوا ینی هەموو چینەکانی ناو زانکۆ هەموو چینە خوێنەوارەکە بە ئاگا بهێنێتەوە چونکە بەڕاستی چونکە ئێمە بە بەردەوامی لە ڕابردووشە لە ناو قەیرانە ژیاوین زیاتر ئەمان جوڵێنێ بۆیە لە ڕابردووە ئەبوایە مامۆستاکانی زانکۆ مدیرەکان ئەوانەی کەوا لە ناوەندە ئەکادیمیە زانستیەکانان ئەبوایە لە ئەو هەموو زوڵم و ستەمەکەوە لە ئەم چوارچێوەی سەکتەرە خوێندنانە کە کراوە ئەبوایە وەکو چۆن ئێستا تێنە سەرجادەکە و داوای موشەکەی خۆیانەکەن ئەبوایە لە ئەو کاتەیشا خۆپیشاندان بکرایە کۆمەڵی شتێکەوە هەتا ئێستا قبول نەکرایە بەڵام وەکو هیوادارم ئامە کە ئێستا کە دەست بۆ باخەڵی بۆ نمونە تاکی مامۆستاکان براوە ئەمە ببێتە ینی خاڵێکی وەرچەرخان ببێتە مای ئەوەی کەوا بە ئاگا بێتەوە کەوا هەموو سێکتەرە زانستیەکانیش ینی بە شێوەیەکی گشتی ببوژێتەوە ئینشاءالله. دکتۆر بێسون بەڕێز دووەکو سکرتێری ڕێکخراوێکی قوتابی خوێندکاری لە هەرێمی کوردستان کار و چالاکیتان هەیە و لە زۆربەی شار و شارەکان ناوەندتان هەیە و ئەکتیڤن ینی بە جۆرێک لە جۆرەکان ینی گلەی لەوە ئەکرێت لە ئێوە پێچی خۆشت هاوڕابی لەگەڵەوەی کە نەتانتوانیەوە نوێنرایەتێکی ڕاستەقینەی قوتابیان و فێرخوازان و خوێندکاران بڵێ لە هەرێمی کوردستان بکەن بۆچی ئەمە گێڕێتەوە دیسان ئەمیش حیز بەدەستی خسۆتە ناو ئەو ڕێکخراوانە و بە قازانج و مەسلحەتی خۆی بەکاریان دێنێت. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سپاس بۆ جەنابەت و بۆ میوانانی بەڕێز و بۆ خوشکبرایانەی قوتابی دیارە ئێمە لە هەرێمی کوردستاندا بێگومان ئەوەی کە دابشکاری سیاسیە دابشکاری کۆمەڵایەتی و ئابووری و هەتا یاسایی و هەموو دابشکاریەکان بەو پێوەرانە کراوە کە دابش بە بەسەر حیزبە سیاسیەکان لە کوردستاندا بێگومان ڕێکخراوەکانی قوتابیان خوێندکاران ئەوەی کە خۆی بەلایەن دارەزانێ ئەوەیشی خۆی بە بێلایەنەزانێ بە بڕای من کەس بێلایەن نییە لە کوردستاندا ئەوەی کە بانگەشەی بێلایەن بوونەکە لە کوردستانە خۆی زۆرترین لایەنی هەیە چونکە لە ئەخیرەوە باگراوندێکی هەیە کە خەلفێتێکە گەڕێتەوە بۆ لایەنێک ئێمە وەک ڕێکخراوێکی قوتابی خوێندکاری یعنی بە تەحەداوەڵێم بە ئەو پەڕی شانازیشەوە ئەڵێم یەک کای ڕێکخراوەی قوتابیان نییە کە ئێمە دەنگمان لە پێناوی هەڵ نەبڕێبێەوە کار و چالاکیمان بۆ نەکردبێ بە تایبەت ئەوەی کە ئێستا ئەمە بۆی کۆبووینەتەوە بریتە لەوەی کە دەست بۆ باخەڵێکە برێ کە هیچی تێدا نیە من ئەوەندە ئەلەمایە ڕسومات لە باخەڵی خاڵیە درێ بێگومان نادرێت بەڵام هەر ئێمە بووین پێش ئەوەی کە ئەمە دەنگۆ بوو لە ناو قوتابی خوێندکارە کۆمەڵی قوتابی بەڕێز سەردانی ئەمەیان کردوتیان دەنگۆیەکی وا هەیە سەردانی بەڕێزان لە وەزارەتی خوێندنی باڵامان کرد خودی بەڕێز وەزیری بەڕێوبەری پلان و وەرگرتنمان لە وەزارەتی خوێندنی باڵا کرد داوامان لێ کرد دکتۆری فڵان کاک دکتۆر محەممەد سابیر ئێمە دەنگۆیەکی وامان بیستۆ ئەم دەنگۆیە تا چەندێ ڕاستە ئێوە چی بە ئێمە ئاڵێن وتی شتیوانیە ئێمە بە هەموو شێوێک لە کۆبوونەوەی وەزارەتە ئەومان ڕەت کردێتەوە بە هیچ جۆرێ لەگەڵی نین کە قوتابی خوێندکار
لە هەرێمی کوردستاندا لە بریەوەی کە وەربگیرێ پارە بدا لە بریەوەیشی بچێتە ناو بەشی ناو خۆی پارە بدا بەڵام بەداخەوە ئەو دەنگۆیە بوو بەڕاستی و بەڕێز وتەبێژی وەزارەتی خوێندی باڵا زۆر بە شانازیەوە ئەڵێ پارە لە قوتابیان وەرەگرین و لە سەدا ڕێژەیەکی باشی دیاری کردبووی دین بە زانکۆکان بۆی خۆیان بژێنن و پێشی وا بۆ ئەمە سەرەتای گۆڕانێکی گەورەیە لە ئەو بڕیارێکە درا وەکو زۆربەی برارەکانی پێچێت سەر بگرێ و ئێوەش ناتوانن فشارێک دروستکەن بۆەوەی کە تەڕاجوع بە حکوومەت بکەن لە بڕارێکی وا کە دوجار ئێوە بەستە میدانێن طبعاً بۆ خوێنکاران و فێرخوازان و قوتابیان لە هەرێمی کوردستاندا وەکو لە ڕابردووە پاشەکەوتی موچە بینیمان لە مامۆستا و لە فەرمانبەران کرا کە دوجار هەرخۆ بە ناڕاستە خۆش بۆ قوتابیان ینی بە زیانە شکێتەوانێ بەڵام نازانم نەمان بینی ینی هەوڵێکی وا هەبێت کە یعنی تۆ بێ ملیۆنان ینی قوتابی هەیە لە هەرێمی کوردستان بە هەموو قۆناغەکانیان و ئەگەر ئەمانە چۆنەڵە فشارێکی مەدەنیانەی دروست بکەن پێما بێت حکوومەتیش بێتە ژێرباری داواکانیان جا ئەگەر موچەی مامۆستاکانیان کەم کرێتەوە و باسمانکە دوای بە ناڕاستەخۆ بۆ ئەوانیش تەسیر و کاریگەری هەیە وەڵام من لێرەوە ڕاگەیەنم بە دڵنیایە و بڕیارە سەر ناگرێت یعنی زۆر بە دڵنیامە بڕیارە سەر ناگرێت ئێمە هەموو ڕێگەکانی مەدەنی تاقیەکەینەوە یعنی خۆپیشاندانی قوتابی و خوێنکار هەتا مانگرتن چوونە سەر داخستنی دەرگاکانی زانکۆ و پەیمانگاکان هەمووی تاقیەکەینەوە دەسەڵاتیشمان لەوە ئاگادار کردوێتەوە دوێنێ بەڕێزان لیژنەی پەروەردە خوێندی ماڵای پەرلەمان ئاگادار کراونەتەوە و بەیاننامەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زۆر بەڕوونی ئاماژەمان بەوە کردووە کە لە کوردستاندا ناکرێ قوتابی یعنی بێتە ناو بەشە ناوخۆیەکی وێرانەوە لە بەشە ناوخۆی وێرانەکەش قەناعەتان بە دەستگای تەنفیزی و بە حکوومەت نییە کە ئێمە پێمانوانێ بارودۆخی بەشە ناوخۆیەکان بۆ خوێنکار فراهم بێنێت ئەگەرێکی سادەیش کە تا بڕابەوە بێن کە ئێمە لە خوێنکار بە دڵنیایی ئێمە بڕوامان بەوە نییە لە کوردستاندا شتێک هەبێ ناوی قەیران بێ من وەکو خۆم یعنی وەکو خۆم ئەوە یعنی یعنی بۆچوونی تاکە شخصی وەکو بێستونە من قەنەعەتم بە قەیرانی هەرێمی کوردستان نییە پێم وایە قەیران لە کوردستاندا بۆ بەشێکەیە بۆ بەشێک نییە دوو پەرلەمانتاری زۆر بەڕێزیە وڵاتە کە زۆر بە دوواداچوونەکەن و ئەچنە ناو هەموو کون و قژبنیەکەەوە بەڕێزان کاک عەلی حەمەد ساڵح و کاک سۆران عومەرە زۆر بە دوواداچوونیان کردوتیان 3000 کەس بە نایاسایی دامەزراوە لە کوردستانە بەڵام وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە وەڵامی بەڕێز مەحموود سەماویە ئاڵێ کاکە سێنیە هەشتە کێش حەزەکە بابێت هەموو ئەوەلیاتەکانی بۆ دەرەکەین کە چەند دامان مەزراندووە یعنی دوو پەرلەمانتار بەو گشتە بە دوواداچوونەوە سێیان دەرخست بەڵام پێنجیان نەزانی بوو بۆیە قەیران بۆ 8,000 کەس نییە بەس بۆ چەند هەزار کەسێکەیە قەیران بۆ ئەم شەو بینیم بۆ نمونە لە تەلەڤیزیۆن بینیم قیرە کرا لە کوردستانە کە من زۆر خۆشحاڵ بووم یعنی زۆریشم پێ عەجیب بوو کۆڵانێکی سەرەکی لە یەکێ لە شارەکانی هەرێمی کوردستان قیرە کرێ ئەی بۆ ئەوێ قەیران نییە بۆ ئێرە هەیە بۆ قوتابی داخلەکان قەیرانە بەس بۆ قوتابی قوتابخانە نمونەیەکان تا ئێسش قەیران نییە یعنی من پێشنیارەکەم خەڵک بڕوات سەردانی قوتابخانە نمونەیەکانی هیچ شارێگەڵ نادەم بەس با بڕۆن سەردانکەن قوتابخانەی نمونەین یعنی وەکو ئەوروپاژی وەکو ئەوروپا خوێنێ هەموو شتەکانی وەکو ئەوروپا بێگومان بن لەوەیش کە هەمووی کوڕ و کچی مەسوولەکان و هەموو یان لە ڕێی حکوومەتەوە پارەکانیان خراوەتە جیرفانیان و ئەیدەن بە شوێنانەکە ئەخوێنن کوڕ حەکیم بڵین باز لەوە کراگە ئەو قوتابیانە و حاڵیان بەو شێوەی ڕسومات خراوەتە سەریان پێشترەوان گوایە ینی دەرچوو بوون لەوەی کە بارگرانێ بێتە سەرشانە بەڵام ئەوانیشی گرتەوە واگەر قبولەکەن پێچێت شتی ینی زیاتریش هەڵگرێت و خوێندن کرێ بەکرێ بە جۆرە لە جۆرەکان ئەگەر کراویشە بەڵام ئێوەش وەکو مامۆستایانی زانکۆ جەنابەت وەکو ڕاگرێک لە کۆلێژێکە ئێوەش معاناتان چۆنەوە داواکاریتان چۆنەوە لە بەردەم پرۆسەی وەرزێکی نوێی ساڵی خوێندنان ئێوە دوجار هەر وەکو ساڵی ڕابردوو بە هەمان شێوە قبوڵی و پاشەکەوتە زۆرەکەن لە موچەکانتان کراوە بەتەکید کاری خوێندن پرۆسەی خوێندن خوێنکارە مامۆستایە ئەو تەکنەلۆژیا و ئەو پێداویستانەی کرد ناوەندەکانی خوێندن هەیە لەگەڵ کۆمەڵی ڕێسا و یاسا و کۆمەڵی منهەج و کە هەموو ئەمانە لەسەری ڕێەکەن کاتێک کە کێشە تووشی بەشێکی ئەبێت ئەو کانتریش متەئەسر بن پێی حاڵی حاضر ئێمە ئەو کێشەی کە هەیە ئەو یاسا و ڕێسایەیە کە ئەم مؤسسەیە کاری پێکات ئەوەیە کە خەلەلێک کەوتوتە سەر لایانی دارایی کە تەواوی بەشەکانی تووشی ئفلیجی تووشی حاڵەتێکی
ناڕەحەت کردووە بۆ نمونە لە مامۆستا کە کاتێکە موچەکەی دابەشی چوارەکرد و بەشێکی پێ ئەدرێ ئەتر ئەمە دیارە لە زۆر و لە کەم وەرگیراوە و تەواوی فەرمانبەران و مامۆستایانی مؤسسەی خوێندنی باڵا و دیارە مؤسسەکانی تر و هەموو حکوومەتی هەرێمی کوردستان تووشی ئەم حاڵەتە ناسروشتی و ناتەبیعیە بوون کە لە ئەنجامیە ئەوان ئێوە پێتان قوبوڵ کراوە یان بڕاتان هێناوە بەوەی کە بۆتان پاشەکەوت بکرێت نەخێر ئەو حاڵەتی کە ئێستا ڕوبەڕووی مامۆستا بۆتەوە دیارە وەکوتم لە زۆر و لە کەم ئەوەی کە معاشەکەی زۆری لێوەرەگیرێ و ئەوەشی معاشەی کەمی لێوەرەگیرێ بەڵام لە نەتیجەیە پلانی هەموو خەڵک تێک چووە چونکە هەر کەسێک لەسەر ئەساسی ئەو داهاتی کە هەیەی پلانەکەی خۆی ڕەکەخە کاتێک کە تۆ ملیۆنێ وەرەگریان 500 وەرەگریت هەرێکێک لەسەر ئەساسی ئەوە خۆی ڕەکەخە کە تۆ ملیۆنەکەت بۆکەنە نیوە و 500ەکەت بۆکەنە نیوە ئیشەکەت تێکەچێت دواتر تۆ تووشی عەجزەبی لە میزانی خۆت لە پێداویستەکانی خۆت وەکو موظفێک وەکو مامۆستایەک ئەگەر ئەو ڕوسوماتە کاتێ ئەم خەلەت من بۆ بتاوکەم طبعا ئەمە بەڕاستەوخۆیی مامۆستا و فەرمانبەرێکرێتەوە بەناڕاستەوخۆیش خوێندکارێکرێتەوە بەناڕاستەوخۆی لە دوولاوە لەلایەکی ئەوەیە کە مامۆستاکەی ئەو خەڵکەی کە لەوێ هاوکارین لە پرۆسەکەیە تووشی کێشە بن و ئەو یعنی ڕنگدانەوەی بێ پێیان بە نەشاتیان بە ئەدایان بە دەوامکردنیان بە مەزاجیان بە هەمووشیان لەلایەکی ترش ئەم خوێندکارەش هاوڵاتیە وڵاتەیە ئەو خوێندکارەش تووشی ئەم فشارە بۆتەوە باوکی دایکی مۆزەفن و لە هەمان حاڵتیان توش بووە کاتێک کە ئەمە لە دوولاوە تووشی ئەمە ئەبێت و لەلایەکی تریشەوە پێداویستەکانی خوێندن تووشی هەمان حاڵەتی تەقەشوف و کەمکردنەوەی بودجە ئەکرێت یعنی ئێستا کڕینی پێداویستەکە بەتی ئێستا لە زانکۆی پۆلیتەکنیک زۆری ئیشەکانمان پراکتیکە و پێویستی بە مەوادی تازە پێویستی بە تەکنۆلۆژیای نوێ پێویستی بەوەیە کە تۆ پراکتیکت زۆرە ئەو کەرەستەیە کە تۆ پێویستە ڕۆژانە سەرفەکەی نییە یان کەم کراوەتەوە بۆ کەمترین ئاستەکانی ئەمە لەلایەکی ترشەوە کەواتە خوێندکار لەوانەیە لە چەند لایەک و تووشی قەیران بێ و ئێستاش ئەمەی کە لە دوجارە فرستکراوە بەسەر خوێندکارانە من پێم وایە ئەویستمە و پرسیارە بکەم ئێوە لەکوێی ئەو ڕسوماتان کە بەسەر قوتابی یاسەپێنرێ دواتر یعنی ئێوە چ کاریگەری لەسەریەوە چۆنەڵێ بەجێ هێڵە لە کاتێکە باسمان کرد لە پێشتراکە لە ساڵی ڕابردووە کە ئەو سیستەمی بڵین بەناو پاشەکەوتە لە سەرجەم فەرمانبەران مامۆستای زانکۆیشەوە جێبەجێ کرا بەڵام قوتابی ینی دوجارەش بەناڕاستەوخۆ باجەکەیدا بڵین پرۆسەی خوێندن لە بەشێکی زۆری هەرێمی کوردستان ڕاوەسا ئەویش باجەکەیدا من ئێوە چۆن ینی لەوە هینە بنیان ئێمە ساڵی پار لە چەندین مناسبە و لە چەندین چەند شێوازی جۆراوجۆر ڕێی خۆمان دەربن لەسەر ئەو حاڵەتە لەسەر مۆزوعی قەیران لەسەر مۆزوعی نەهاتنی موچە پێدابینکردنی بودجە لە هەردوو لات چەندها ئەوە نەبێ بۆ معاشەکەی خۆمان بێ بۆ پێداویستەکانی خوێندنیش ئێمە هەوڵ و خۆپیشاندان و قسەکردن و دەرکەوتن و ئیتر بە هەر کەسە و بە پێی توانای خۆی بەڵام پێم وایە کار بەیەک دەست ناکرێ ینی ئیشی فرەلایەنە ئەمە پێویستە کات کە مامۆستایان لە تەواوی مؤسساتی خوێندنی باڵا و لە مؤسسەکانی ترش یەک بۆچیان هەبێ بۆی ئەو قەناعەتە بکرێتە بەردەستی ئەو کەسانەی کە ئیداری وڵاتەکە ئەدەن تویان وابێ من پێم وایە لە منطقەیە لە سلێمانی بە تایبەتی جوڵە و ئەوە زۆر کرا و ڕێی زۆر دەربڕا و هەوڵ درا نەخێر لەبەرەوەی کەواتە جوڵەکە بە سوود بێت ینی ئەمە ناومێدیەک نەبەخشێ بە خەڵکی و بە خەڵکی ینی کە دوجار هەمووی خەڵکە قوتابی ساک یاقوب ناومێدی تووشی مامۆستا بووە و بەشێک لە مامۆستاکان بڕیاری ئەویان داوە کە وڵات بەجێ بێڵن یان بڕۆنە شوێنی تر یان هەوڵان داوە بڕۆنە سەرکەرتی تایبەت بڕۆنە زانکۆ ئەهلەکان لەبەری ئەوان کێشەی موچە و ئەوانیان نییە بەشێکی هەیە ئەوەی سە هەیە ینی حاڵەتی وا هەیە بەڵێ حاڵەتی وا هەیە و لەوانەیە حاڵتە کەم بێ لەبەرەوەی ئیستیعابی شوێنەکانی ترشکەمە یان لەوانەیە لەبەرەوەی کە حاڵەتێک لە بڵین بێکاری ڕووی لە وڵاتە کردووە ئەگەر مامۆستایەک ڕووبکاتە کەرتی تایبەتش مەسەرەن تۆ ئەگەر خبرەیەکە بێ خاوەن ئیمکاناتێک و توانایەکە بی بڕۆیتە کەرتی تایبەتش لەوانەیە بە هەمان شێوە کار دەست نەکرد چونکە لەوێش چۆنڵی بێکاریەکەش لەوەیە ئەمە بۆ مامۆستا بەڕاستی ئەمە کارێکی خراپە و ئەم حاڵەتی کە ئێستش کراوە من پێم وایە ئەوی علاقەی بە خوێندکارەوە هەیە بارگرانەیەکی زیاترە بۆ سەر تەلەبە بە ڕاستەوخۆیی و مامۆستاش بە ناڕاستەوخۆیی
چونکە بە هەمان شێوە ینی بابەتەکە نفسی نییە بڵین هەر کەس هەر خەمی خۆی بێ هەر جیل و هەر شەریحێک و بە دوای هینی خۆیەوە بێ کاتێ مامەسایەتە سەرجادە خۆ پیشاندان ئەگە قوتابی کێشەی نییە و مێشەی میوانی نییە ئەگەر دوجاریش بە پێچەوانەوە قوتابی سەر ڕوسمات دەخرێتە سەر مامەساش بێدەنگە بێ بە جۆرە لە جۆرەکان زۆر تاسیر ناکاتە ئەو یان شەریحەکانی تری کۆمەڵگە بە هەمان شێوە خانە نشینان بەس بۆ خۆیان یعنی ئەوە پەرتەوازەیە دروست ناگەت کە دوجار خۆ قەیران و کێشەکە هەموو یەکرێتەوە ئەگەر بێت و هەمووی یەک بڕیار وەک ئەوە بێ بەتەکید ڕاستە ینی ئێمە ئەو قسەی بەڕێز کردی کە مۆزوعی نەبوونی قەیرانیان ئەوە بەڕاستی ناڕوونیەکی تەواو هەیە لەسەر ئەو مۆزوعە چونکە مەسەلەی داهات ناڕوونە نازانی تۆ بەڕاستی داهات چنە و سەرفیات چنێکە و عەجز لەکوێیە و ئەم شتانە بەڕاستی هاوڵاتی لای ئێمە مغەیەبەتیایە ئەمە بەسم لەوە بوو ینی بەدەر لە شەریحەکانی تچینەکانی تری کۆمەڵگە چینی قوتابیان و مامۆسایان هەقە زیاتر ینی چۆنەڵ جیاوازتر لە توێژەکانی تری کۆمەڵگە وابەستەیەشیان هەبێت ینی چۆنەڵێ بۆردێکی هاوبەشیان هەبێت بەوەی بەیەکەوە کار بکەن ئەمە پێویست نییە بەتەکید هەوڵ هەیە بەڵام من سەرەتا باسم کرد هەوڵ لە یەک شوێنێک بە کەڵک ینی پێم وایە سنوورێکی هەیە لەوانەیە ئەعلامەکان پڕکەن لەوانەیە ساڵی پار ئێمە لە ئەخیرا گەیشتنەوە قەناعەتی کە ئەو بایکۆت و ئەو حاڵەتی وا ئەکرێت زەرەر لە خوێندکارەکانی ئەم ناوچەیە ئەدا دوجار ساڵێ لە خوێندنیان ئەڕوا و مامۆستاکان بەشێکیان کە قەناعەتیان وا بەدەوام نەکەن بەڵام دوجار وتیان لەبەر خاتری ئەوەی کە تەزحیە لە پێناو خوێندکارەکان داوامەکەیان کرد و ئێستاش چاوەڕوانی خوێندنی خولی دووەم تەواو بێت لە زۆرێک لە ناوەندەکانی خوێندن لە منطقە پێم وایە لە شوێنەکانی ترش هەتا ئێستا بڕیار درراوە یان بەڵێن درراوە کە هەڵوێست هەبێ چ لە زانکۆکانی دهۆک زانکۆکانی هەولێر لە زانکۆن ینی لەو ڕایەڵە و لەو پەیوەندیانە و لەو گروپانەی وا هەر ناو زانکۆکان کە شتی لە مابەتە هەیە بەڵام گرنگ ئەوەیە کە هەڵوێستێک هەبێ هەڵوێستەکە سەرتاسەری بێ بۆ ئەوەی کە بە حکومت بوتە چونکە ئەگەر بێت و لە سلێمانی بڵێن قەیران هەیە و لە هەڵەبجە نەبێت یان لە هەولێر نەبێت یان دۆک هەبێت لە سلێمانی نەبێ ئەڵێن دیارە ئەمە خەلەلێک هەیە و دیارە یعنی چۆنڵی ئیشەکە قووەت و هێزی نابێت بەڵام ئەگەر بێت و ئەمە سەرتاسەری بێ بەتەکید حکومت لا لەم خەڵکە ئەکاتەوە بە چاوێکی چۆن بۆ هەندێ شەریحە و هەندێ توێژی تر بەڕاستی تەعاملێکی جیاوازیان لەگەڵ کرا خوێندنی باڵا یان مامۆستا لە هەموو شوێنەکانی دنیا پێم وایە لە شوێنێکی ئەعتیباریە و زۆر باش ساڵ بۆ بەڕێزت سپاس بۆ بەڕێزان ئێستا دەچینە لای بەڕێزانی ئامادەبوو لە خوشکان و برایان کە لێرە ئامادە بوون چ قوتابیان چ دەرچوانی زانکۆ پەیمانگا بە تێبینەکانتان و چ بە پرسیار چ بە ڕەخنەتوان بەشدار بوون لە بەرنامەکە بەڵێ فەرموو سەرەتا بە خێراتنی و میوانەکەین و ئەو بەڕێزانەی کە عەزێتیان کێشاو ئیمڕۆ هاتوون و سپاسی تەلەڤیزیۆنی پەیامیش دەکەین کە بەشداری ئەم خەمەی خوێندکارانی کرد بەرنامەیەکی جوانی لەسەر پێشکەش کرد من پرسیاری یەکەمم بۆ دکتۆرە لە هەموو وڵاتێک زانکۆکان توێژینەوەکەن بەحسەکەن لەسەر قەیرانەکان بۆ چارەسەریکەن ئەگەر خۆی زانکۆ بوو بە بەشێک لە قەیران چی بکات بۆ کوامێن پرسیار بۆ دکتۆر حەکیم پرسیاری دۆمیشم بۆ مامۆستا بێستون یعنی تاکە ئێوە چاوەڕێن بڵێن بڕیارەکە دیرە اینجا ئێمە بایکۆتەکەی وەختیەوە نییە لە ئێساوە بێنە سەرجادە گەلی پیرۆ گەلی ماکسیک گەلی ئەرجنتین لەگەڵ بڕیارەکە دەرەچێت بە گەنجەوە یعنی باوکی گەنجەکە ها و دایکی گەنجەکە هاتە سەرجادە هەی سپینە کاریگەری هەیە لەسەر نەوەکانی دوای من وەک ڕێکخراوی قوتابیان تاکەی چاوەڕێن یعنی حکومەت بڕیار دەرکا و اینجا ئێوە بێنە سەرجادە خۆش فەرموود وتێ ئێمە پێشترم شتەمان زانیوە چەند هەوڵێکمان ناوە بەڵام مادەم گەشتونە دەبن بەس ئێوەژە بێنە سەرجادە ئەمە دووەم سێمیشم بۆ دکتۆر ئەگەر زانکۆکانمان بەو حاڵەتەی کە تۆ باسێکەی لەم حاڵەتەیان یعنی چی بکەین ئێمە مامۆستاکانی جامیعە چی بکەن ئەوانیش بەشێکن لەو قوربانیە ئەوە نەبێ هەر خوێندکار قوربانی بێ ئەوانیش بەشێکن ئەوانیش برای ئێمەن خزمی ئێمەن کەسی ئێمەن ئەوەی لە مامۆستای لە جامیعەکان دەرسەڵێنەوە کەسی ئێمەن قابلە کەسێنین لە دەرەوەی ئەم کەوکەبە بن ئەوانیش هەر هەڵقوڵاوی کۆمەڵگەی کوردستانن من ئەگەر بکرێت ڕوونکردنەوە بەم یعنی باوەڕ بکەن واللهی ئەمە ئەمانەتەی جەرمەوە یەکێ لە خوێندکارەکان ئەڵێ بە هەفتە 500 دینار نەبوو لە ناو جزدانەکەمە یعنی ئەو شەوەی کە ئەو قسەی پێوتم هەتایەکی شەو خۆم لێ نەکەوتوە
خوێنکارە 500 دیناری ئەڵێ ڕووم ناتۆ بەلای کافتریاکەیە بڕۆم نۆ خوێنکارە پێم بڵێ با بچمە ژوورەوانێ لە فێ بخۆم یا لەگەڵ ما بچم ئەمە حاڵی خوێنکارە یعنی تاکەی دەسەڵات جۆ ناگرێ تاکەی دەسەڵات لە خەمی گەنجانیە یعنی هەمووان بڕێن سەرمان هەڵگرین تاکەی یعنی بگەینەوە ئاستە کەیسێکی تر هەیە جامی ئاهلیەکان بەداخەوە سەدان دۆنم زەویان داگیر کردووە بێبەرامبەر دراوە پێیان بەڵام ئامادە نین هاوکاری خوێنکارکەن لە سا 500 بۆ خوێنکار داشکانوە من یەکێ لەو جامیانە کە چوون بۆ لای بۆ کەیسی خوێنکارێ بوو پێم و چۆن ئەتوانی هاوکاریم خوێنکارەکەی ئەڵێ من ناتوانم تەنها نیسبەتێکی محەدەد کە 250,000 ئەمە ڕقەمێ نییە تۆ 2 ملیۆن لە خوێنکار وەرەگری کەیسێکی تری جامیعەیەکمان بۆ هاتووە کە ئێمە کۆمەڵە برادەر لە خەمیەوەیە بووین کۆمەڵە خوێنکار کە دانەبڕێ لە ئیمتیحاناتا بوو کەیسێکی ترمان بۆ هاتووە ئەڵێ لە ئیمتیحانە هێناویان مەتە دێرەوە چی بکات کەیسێکی تری خوێنکار هەیە ئەڵێ هاتووم پارەم لە هاوڕێیەکم وەرگرتووە ساڵی پێشوو ئەم ساڵ پارەکەم پێ نەبووە خوێنکارەکە چۆتە سەر ماڵی خوێنکارەکەی تر دایکەکەی ملیۆنکەی خۆی بۆ فرۆشتووە یعنی ئەم دەسەڵاتە کەم تەرخەمە جۆ نەگرێت تاکەی چی بکەین یعنی من پرسیارەکەم بۆ دکتۆر عومەریش یعنی خوێنکار لەم حاڵەتەیە چی بکات زۆر سپاس دەستان خۆش بێت بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی بەرنامەکەت لێکم سەرەتا سپاس بۆ خەمخۆریتان ئینشاءالله بگاتە شوێن و جێگەی خۆی سەرەتا ڕای خۆم بڵێم ئەمن پێم وایە مرۆڤ لەکردنی هەر کارێک کۆتاییەکەی ئەبینێ بۆ یەتوانێت دەستکات بۆ کارە بۆ منە کاتێ مرۆڤ هەوڵی پێداکردنی خۆراکەیە ئەبینێ کەسانێک کە تێرن ئێوە بگا بەهستی تێربوون بۆ ئێوە غایی لە مێشکایە من دەرچوو شەشی ئامادەیم سێری کوێ بکەم ئەگەر مێ بچم بۆ زانکۆ سێری ئەو دەرچووە یەکەمی زانکۆ بکەم کە لە 28 ساڵی 28 2016 یەتە سەر جادە لە بدەم کەناڵەکانی ڕاگەاندن شەهادەکەی خۆی سووتێنێ ئەگەر من سێری ئەوە بکەم پێشویست مەزانکۆ یان سێری خۆپیشاندانی یەکەمەکانی زانکۆ بکەم یان سێری ئەو هەموو دەرنەچووە بکەم ئەو هەموو دانم ئەوانەی کە دانەمەزراون زانکۆیان تاوا کردووە ئەگەر بمەوێت بە دڵێکی پڕهیواوە بچمە زانکۆ ئەبێ سێری چێ بکەم سێری کام نمونەی سەرکەوتوو بکەم جا ئەگەر تەسیری لەسەر منی قوتابی نەبوو بێت تەسیری لەسەر کی هەبوو بێت بێگومانم ببینم یەک کەسێک کە یەکەمی زانکۆکەی خۆیەتی یەتە سەر جادە شەهادەکەی خۆی سووتێنێ بچورکە بە لەشی منایە ئەوەشی کە مامۆستای زانکۆی و زۆرێکیش لە مامۆستایان زانکۆ لەگەڵ ڕێزم بەڵام زۆرێکیشیان بە حکومەتیشەوە بە خەیاڵیانایە ئەی بێگومان کاریگەری ڕاستە خۆی لەسەر نەبێ ئەمە یەکەم دووهەمینی کام حکومەتەی شۆڤینیە کام حکومەتەی دڕندەیە لە مێژووە نەمبیستووە حکومەتێک بێت بڵێ ڕێ لە قوتابیەکان ئەگرم ڕێ لە هەموو هاوڵاتێکگرم چێتە قوتابخانە کام حکومەتەی بەدڕندەیە زانن شتی وام نەبیستووە بەڵام لە ئێمەدا ڕوویدا یعنی کاتی حکومەتێوێ لە گیرفانی خاڵی من پارە پیا بکە حکومەتێ بێوێ لەسەر من بژی لە پارە لە من بسەنێ منی خوێندکار جاران یان و قسەیەکە بوو لە ماوەی ڕابردوویان و حکومەتێوێ خەڵک نەخوێنەوار بێت منەوە قسەم چەند جار بیستوە لەوێ وتی بێشم بەڵام ئێستا بۆم سەلما بەڕاستی حکومەتێوێ خەڵک نەخوێنەوار بێت ئەگەر نەوێ خەڵک نەخوێنەوار بێت داوای پارە لە گیرفانی خاڵی منی قوتابی ناکات و پرسیارەکانیشم بۆ دکتۆر بێستون یەکەم جار جەناب دکتۆر ئێوە کوڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی کاتێک کە ئێمە باسی باج و ڕسوماتەکەین کە لەسەر قوتابی خوێندکار زیاکرێت پێشتر لەسەر زۆر چین و تۆژی کە زیاکرا لەسەر فەرمانبەران زیاکرا لە زۆر بوارە زوڵمیان لێ کردین سەرەتا خەڵک ناڕازی بوو دوای شتەکە کراوە بە بێدەنگی ڕۆشت ئایا پێ دوانی ئەمیش هەمان عاقیبەتێ بێت یعنی ئێمە هەوڵ بدەین بەزە کۆتاییە گوێگرێکمان نییە یعنی ئەم قسانە پێ دوایە کۆتاییەکەی گا بەکوێ ئەگەر کۆتاییەکەی بگاتە هەمان خاڵ حل چییە یعنی بڕای تۆ کوڕێکخراوێک من سەرڕای من قەناعەتم بە هیچ جۆرە بە خۆپیشاندانی مەدەنی نییە لەبەروی کرا و دینیمان و لە شوێنێکەشین هەمومان چاومان کراوەیە زانین ئەگەر یەک شتێک بنووسێتەنان ڕۆژنامەنووسانیشمان هەموو ساڵێک وەکو خونچەیەک هەموو ساڵە دانەیەکیان لێ کوژرێت بۆی ساڵێ بێبەش نەبێت لە ڕۆژنامەنووسێک بۆیە زانین لەکوێژین بۆیە پێ دوانی ئەمەش بە هەمان عاقیبەتەکە بۆ جناب دکتۆر حەکیمیش دەپرسم زۆر جار وتویانە وا فێر بووین کاڵین مامۆستایان دڵسۆزترن یعنی دایک و باوکی دووەمن بەڵام بۆ ئەبێت ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی لە تەنیشتەوە بڵێ ئەگەروانە بێمە هەڵوێستی تونترمانە بێت ئێمە داوای مافەکەین بۆ خوێندکارە بەڵام تو ئەو هیمەتەتیان نابینی یعنی نەکرد لە ئێوە شخصی ناڵم بەڵکو لە زۆری مامۆستایانی زانکۆ لە دوای قەرارەوە هیمەتێکم نەبینی یەکێ مامۆستایەک زانکۆ بە گروتینەوە بڵێ ئەمە زوڵمە لە قوتابێکرێ یعنی ئەتوانم بڵێم سارد و سڵێکی زۆر دیار بوو یعنی پێم حیفە بۆ پێم ناخۆشە کاتێک ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بە جدی بێتە خەت بەزەو مامۆستای کەسبی یعنی مامۆستای منە لە زانکۆ ئەو نەخەم خۆری من نەبێت زۆر سپاس سەرەتا بەناوی خوا بەڕای من پیرۆستترین و گرنگترین شت لە جیهانە خوێندن و خوێندەواری یا بەتایبەتیش ڕۆشنبیری
ئێمە گەرمانەوێت لە وڵاتێکە خوێندن بکەین بە پارە ئەو چینەی کە سوودمەندە بێلەی سەرمایەدارەکانن لە کاتێکدا سەرمایەدارەکان توان بچن لە دەرەوەی شار و لە دەرەوەی کوردستانیش بخوێنن ئەو چینەی کە لێرە لە هینەکان هەمانە لە زانکۆ حکومیەکان هەمانە ئەو چینەیە کە هەژارن بە زۆری و ئەیانەوێت لە دوا ڕۆژدا لەو هەژاری ڕزگاریان بێت و ئیشێک بکەن یاخود خزمەتێکی گوڵات بکەن بەڵام ئێمە ئەگەر بمانەوێت زانکۆ بکەین بە پارە ئەو کاتە هەژارەکان هیچ سوودێکیان بۆ نامێنێتوانێ بەم شێوەیە تەنها خزمەتی چینی سەرمایەدارەکرێ ئەمەش لە وڵاتێکا کە بە تەمان ببن سەربەخۆ ببن و کوردستانی بۆ خۆیان دروست بکەن بەم شێوەیە قەت دروست نابێت سپاس بۆ بەڕێز بەڵێ بەنای خۆی بەخشندە و میرەمان دەستخۆشیتان لێ یەکەم من ئەوەی کە هەیە لە هەر وڵاتێک ئەڵەن لێرە بۆیە قەیران چارەسەر ئەەکەین بۆی ئەو موچە خۆرانی کە موچان هەیە ئێمە کەمێکەکەنەوە تا قەیران چارەسەر بکرێ بەڵام منی قوتابی موچەم لەکوێ بوو تاکەمیکەیتەوە لەکوێ من 100,000 بمێ اینجا ئەڵەن نیوەی موچە لابرێ من باوکم کە نیوەی موچەکەی لە سندراوە منیش و برا و خوشکەکانیشم کە تەلەبەن ئەوە ئێمەش نیوەکی تریما لە سند خۆچی مایەوە هیچ شتێکمان پێ نامێنێ من یەک پەیامم بۆ گەنجان هەیە ئێمە ئەگەر ئاوا بڕوا دەنگمان کپ بکرێ خەونەکانمان هەمووی لەناوە برێ بۆی هیوادارم گەنجان دەنگێکیان هەبێ و ڕۆڵێکیان هەبێت زۆر سپاس ئەسپاس بۆ بەڕێستان بۆ تێبینی و ڕەخنەوە پرسیار و پێشنیارەکانتان سپاس جارێکی تر دکتۆر عومەر ئەگەر بێم وڵای بەڕێزت وێڕای ئەو پرسیارانی کە لە بەڕێزت کرا کرد دواتریش لە زمانی پرسیارەکەی من توانی وەڵامی بێتەوە یان دواترەوە ینی وا تەسەوڕەکەین وا ئەزمون کراوە پێمان ینی بڕیارێک کە بزانت دوجار بۆ تۆژێک لە توێژەکانی کۆمەلگا بارقوسێکی تایە سەرەتا بە بڕیار دەرەکرێت بە تایشید بە بڕیار دەرەکە لەلایەن حکوومەتەوە بۆ خەڵکی بزان کاردانەوەکان چۆنە بێ یعنی چۆن ئەزمون کرێت ناو خەڵکە ئەگەر زانیان کاردانەوەکان زۆر قورسە و تەقەبوڵ ناکرێ و وەرناگیرن ناو خەڵکە و دواتریان پێداچوونەوەی پێەکەن و جۆرێک لەوە هەر بەڵگەشم بۆەوە من دوێنە تەلەفۆنم لە گەڵ و تەبێژ وەزارەتی خوێندنی باڵا کرد لەسەرەوە پرسیارم لەگەر سەرم بابەتی ئەم زەرکردنی ڕسوماتە بۆ سەر قوتابیانی زانکۆ پەیمانگاوانی کە ئەچنە داخلیەوە لە بەشە ناخۆیەکانان بێنەوە و تێمە بڕیارێکە درراوە بەڵام دوجار بزانین چۆنە تا چۆن ینی قبوڵەکرێت ئەگەر زانیمان بەو شێوەیە ئێمە پێداچوونەی بۆ پێکەین ئەمە تۆ چۆن خوێنەوەکێت هەیە بۆ بابەت هەروکو وەڵامێک بۆ کاکشەماڵەوە پرسیارەکانی تۆش ینی من نەموتووە ینی مامۆستای زانکۆ یانەکو مامۆستاکان بەگشتی و تەلەبە چینێکی مەزلوم نییان بەڕاستی ستەمێکی گەوریان لێکراوە بەڵام ئەمە یەکەم ستەمێک نییە کە لیان کراوە کە دەست بۆ موشەکانیان بڕاوە یانەکو مخەسەسەکانیان کەم کراوەتەوە ئەتوانم بڵێم ئەمە کۆتا ستەمەکە لیان کراوە کە دەست بۆ قوتەکانیان براوە چونکە ینی ئەگەر ئێمە سەیری سەکتەرەکانی خوێندن بکەین بچینە قوڵی ناوی زانستیەکەیەوە بە شێوەیەکی گشتی ینی ستەمەکان ینی یەکجار زۆرن ینی یەکەم ستەمێکە کراوە کە تاوەکو ئێستا وە تێپەڕیویشە لایەنە زانستیەکەیەتی کە بەداخەوە لە ڕابردووشە کەمترین قسەی لەسەر کراوە ینی چەند ساڵانی ڕابردوو کە موشە کێشەی نەبووە کە موشە تا ڕادەیەکی زۆر بووە کە مخەسەسات و هەموو شتێک ینی هەمووی لە جێگەی خۆیان بووە و ینی هەتا ڕادەیەکی ینی زۆریش بۆ وەکو خەڵکی ئێستا دانی پێیانێ لایەنە زانستیەکە کەمترین قسەی لەسەر کراوە یانەکو ئەو پۆستانەی کە بۆ نمونە لە ناوەندەکانە بە شێوەیەکی گشتی کە دابش کراوە ینی کۆمەڵی ستەمی زۆر ینی بەسەر تەلەبا بەسەر مامۆستا بەسەر هەتاوەکو ئەگاتە بۆ نمونە ڕئیسی جامیعەکان ئەبینی تێپەڕیوە و قبوڵیش کراوە بەڵام ئێستا کە دەست بۆ قوتەکەیان براوە ئالێرا ئێستا بۆ نە هەڵوێست وەرەگرن ئەبووە لە ڕابردووشە ینی زۆرترین قسە لەسەر لایەنە زانستیەکە بکرایە کە ئیمساڵ بان ئەمە چەند ساڵێکە کە قەیرانی دارایە و کە وەکو بەڕێزانیش وتیان و خۆشم قەنەعەتمەیە کە ئەمە قەیرانێکی سەناعیە قەیرانێکی دروستکراوە حەقیقی نییە چونکە وڵات پارەی هەیە نەوتی هەیە ینی بودجەی هەیە ینی توانای بەڕێوەبردننی هەیە لە ڕۆمادیەکەیەوە ئەگەرەکو ینی بە شێوەیەکی عەدالەتی ینی لەگەڵ یا هەڵس و کەوت بکرێم بەڵام ئەمە کۆتا ستەمێکە کە ئەکرێ بەڵام هیوادارم ئەم کۆتا ستەمە کە مەوزوعی قوتەکەیە ینی مامۆساکان بە ئاگا بهێنێتەوەکەوە ستەمەکانی تریش لەگەڵ یا هەمووی گشتی پێکەوە گرێ بدەن و قبوڵی نەکەن و چۆن چارەسەرەکرێ بە قبوڵ نەکردن چارەسەرەکرێ بەوە چارەسەرەکرێ کە تۆ تەسحێ بە خۆت بدەی یانیان لە وڵاتێکە کە تاقە شخصێکە تەسحێ بە خۆیەدا کە گیانی خۆی فیداکە خۆی ئەسووتێنێ ئەبینی وڵاتەکە گشتی بە ئاگا هێنتەوە پێویستە ینی نیتۆرکێکی قایم
هەبێ لە ئەم مەجالە مامۆستاکان گشتیان پەیوەندیان هەبێ مامۆستاکان مدیرەکە کە حیزبیە لە ژێرە و لە ژێرەوە خۆی موچەی ئەدرێتی و کە خۆی قەیرانی دارایی نییە ئەم مامۆستا ناتوانێت مامۆستاکانی تر گشتی سەرکوت بکە قوتابیەکان کە لە ناوەندە خوێندنەکانە قوتابیانیان بۆ دانراوە و ڕێکخراویان بۆ کراوەتەوە لەلایەن یەکێتی و پارتیەوە بە چەند شتێکی بەسیط بە موچەیەکی لە ژێرەوە کە ئەیپێدرێتێن قوتابیەکان ئەمە قبول نەکەن بە موچەیەکە لە ژێرەوە پێیان ئەدرێ پارەیەکە وەکو بەرتیر پێیان ئەدرێ سەرکوت بکەن بۆیە پێویستە هەماهەنگیەکی چاکە بێ و خەڵکیش تەسحێ بەخۆی بدا یعنی تەسحێ بەخۆی بدا ینی نابێ ینی من چاو لە تۆ بکەم و ئەو لە چاو لە تۆ بکاوەمانە با چەند کەسێ با چەند مامۆستای فەسڵ بکرێ با چەند تەلەبەیە ساڵێکی بفەوتێ ئەوەتانێ کابرا 12 ساڵ خوێندوێتی ئەڵێ من کە سەیری ئامانجەکە ئەەکەم ینی نازانم بەچی ڕۆحێتێکەوە بخوێنم کە کۆتایەکە ئەبینم یعنی ئەگەر تۆ سەیری بکەی ئەم 25 ساڵی حکمڕانیە کە کەسێکە تازە لە دایک بوو بێ لە دوای ئینتیفاازیشەوە ئێستا زانکۆی تەواو کردووە لە ژێر سایی بۆ نمونە ئەم دەسەڵاتە ئەوە زانکۆی تەواو کرد وەرەقەیەکی وەرگرت وەرەقەیەک لە ئەگەرەکو علمت پێ نەبێ ئەگەرەکو شایستەی ئەو وەرەقە نەبی وەرەقە ئینگلیز دەڵێ only one piece of paper بەس تەنها وەرەقەیەکە بێ ینی تۆ ینی من هیوادارم کات ینی درێژ ناکەمەوە ینی ئەم مەوزوعی دارایە ئەم قەیرانە سەناعیە دارایە ببێتە ئەوەی کەوا مامۆستاکان تەلەبەکان گشتیان هەماهەنگیەکی چاک ینی پێکەوە دروست بکەن و ئەو ستەمانەی تریش کەوا کراوە لە بوارە زانستیەکە لە بواری دابشکردنی بۆ نمونە پلەکانە هیچی قبول نەکرێت و هەموو ئەو حەقیقەتانە بهێنرێتە بان و گرێ بدرێ بە مەوزوعی مۆشەکەشەوە کەوە سەرەتاترین شتە و هیچی قبول نەکرێ و هەماهەنگیەکی باشە بێ و هەرێکە لە لای خۆوە بڕیارێکی قەتعی بدات و تەسحێ بەخۆی بدات و شاوەڕێ بەرامبەر نەکات زۆر باشە بەس بە کورتی ئەگەر وەڵامی پرسیارش بێتەوە مەرجە ینی هەر دەرچوویەکی زانکۆ پێمانگە حکوومەت هەلی کاری بۆ فراهم بێنێت و دای بمەزرێنێت هەلی کاری بۆ بدۆزێتەوەوانە ینی ئەمە لە وڵاتان پیادە دەکرێت تا لێرە ئەوە پیادە بکرێت و ئەگەر نا بۆچی مەرج نییە ینی هەر کەسێکە دەرچووی زانکۆ بوو حکومەت دای بمەزرێن لە وڵاتانیشان نەخێر بە ئەو شێوە نییە بەڵام لە وڵاتانە بۆ نمونە تۆ سێرکە من لە بەریتانیا کە زانکۆم تەواو کرد ینی ئەوەنە ڕێکخراو هەیە ئەوەنە کەرتی زانستی هەیە ئەوەنە ینی نیتۆرکێکی بەرفراوان هەیە کاتێک کە کەسێک کە تەخەڕوجەکە لەلایەن چەندەها کۆمپانیاوە ئەبینی پەیوەندی بە ئەو کەسەوە ئەکرێن بەهۆی جۆری اختصاسەکەیەوە بتوانێت بخوێنێ من بە پێی ئەوەی کەوا اختصاصەکەم وەرگرتووە کە هەر تەخەڕوجم کردووە لەلایەن چەندەها کۆمپانیاوە لەلایەن چەندەها بۆ نمونە سەکتەری زانستی و پەیوەندی پێوە کراوە کە ئەم اختصاصەی من ئەتوانم ئیشی پێوە بکەم بەڵام لەم وڵاتانە هەموو سەکتەرەکان مرێنراون ینی جگە لە کەرتە حکومەکان ئەوە تا ینی لەم چەند ساڵی ڕابردووە کەرتی تایبەت ینی تۆزە ینی هەنگاوینا بەرەو بژانەوە بشێ بەڵام ئەکۆ ئێستا بەهۆی ئەم قەیرانە دروستکراوە ئەوانەیشان مران جگە لەوەی کەوا کە کەسێکە ئەخوێنێ کە ڕۆحیەتی زانستیەکە کە لە پێشی موچە و لە پێشی هەموو شتەکانی ترەوەی بەڕاستی ئەمە کە مرێنراوە کاتێک کە کەسێک تەواوی ئەکا کێ دروستکەری ئەوەیەکەوە ئەم بۆ منە ڕۆحیەتە زانستی مراندووە لەناو خوێندنا و کەسێک کە تەواوی ئەکا فعلەن هەر وەرەقەیەکی وەرگرتووە زانستەکەی وەرنەگرتووە بۆیە کەسێک کە تەواوی ئەکا چونکە ینی حکومەت خۆی دروستکەری مراندنی ئەم ڕۆحیەتەیە ئەبێ بەڕاستی ینی زۆر باش سپاس و بەڕێز دکتۆر بێسون وەکو ڕێکخراوی قوتابیان و باقی ڕێکخراو قوتابی و خوێندکارەکانی تر ینی پرسیارەکە ئەوەی بەڕێزان کە لە تۆیان کرد ئەوەیە کە نابێ ئەمە شتێکە و نابێت تەجاوز کات تێپڕێ بەسەر ئەم ڕێکخرا و ناوەند و سنتەرانی کە تایبەتن بە کاروباری قوتابیان و خوێندکاران چکە ئەگەر ئەوان تێپەڕ بێ بەسەرانە ئەوە حکوومەتیش و لایەنی جێبەجێکاریش دوجار بڕیانەکە سابت دەکات و کەسیش ینی مافیەوەی نیە دواتر دەنگ بکات. بەڵێ وەڵای من زۆر دڵنیام لەوەی کەم بڕیارە سەر ناگرێ بۆچیش دڵنیام لەبەرەوەی تاوەکو ئێستا حکوومەت هێرێمی کوردستان نەیتوانێت هیچ بڕیارە بەسەر قوتابی و خوێندکارە فەرزکە تەنانەت ئەو بڕیاری کە لە کۆنگرەی پەروەردەییش درا کە پۆلی 10 و 11 نمرەیان بۆ حسێب بکرێت و ئەمانە تاوەکو ئێستش حکوومەت هێرێم نەیتوانیوە جێبەجێکا چونکە خۆپیشاندانی قوتابی و خوێندکار هێزی قوتابی و خوێندکار زۆر بەهێزە و هەروەها قوتابی و خوێندکار و ئێمەش ڕێکخراوی قوتابیانی کوردستان هیچمان نییە تا حکوومەت لێمان بسێنێتەوە تاوەکو ئێستا تەحەداکەم حکوومەت هێرێمی کوردستان 250 بە ئێمە نەداوە کە ڕێکخراوی قوتابی و خوێندکارین ئەو قوتابیە بە ڕێزانەی هیچیان نییە
بۆ نمونە کە مامۆسایەکی زانکۆ فەرمان بەرێک نازانم چی حکومت نیوەی موچەی لێ بڕێڵەیە گەردەوام نەکەی نیوەکەی تریشت نادەمێەوە شتێکی ترە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان بترسێنرێ بەڵام ئەوی تری هیچی نییە بۆیە من زۆر دڵنیامە بڕیارە سەر ناگرێ ئەرە و قسەی بەڕێز وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا من بەداخەوە خۆزگەری سەر لێرە بواە بۆ ئەوەی هەندێشتی تایبەتیم بۆی هەبوو هەرچەند ڕێز و خۆشەویستیم تا هەولێر بۆی هەیە بەڵام ئەبواە لێرە بواە هەندێشتی ڕاستە و خۆی پێبووترایە ئەوەی کە ئەو کەیسا و برا بە ڕێزە باسی کرد هەموو ئەو کەیسانە و هەزاری تری وایش بجێڕێتەوە ناکاتی یەکدانەی کە لە لای من هەیە خۆی قرار بوو ئامادەش بێ بەڵام ئەو وای وتی ئەمە وەزارەتی خوێندی باڵا جارێ ئەم هینەمان سۆتە ناو ئەم بابەتە لەبەرەوە ئامادەنین جارێ هێ قسێ بکەین هەتا بزانین بەڵێ ئەوان دواتە قسەمانە ئەزان بزان چییە کاکە قوتابی خوێندکاری یەک نییە ڕازی بێ لەم بڕیارە یەکەم دووهەم هیچ باوکو دایکێک ڕازی نییە سێەم سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانسەر ناکە یعنی هەندێک خزمەتگوزاری بەشە ناوخۆیەکان دکتۆر ڕاگری کۆلێژێکە کە ئەم کۆلێژەی ئەو بە چەندین قوتابی بەشە ناوخۆیی لێ چەندین بەشە ناوخۆیی هەیە کاکە بەشە ناوخۆیەکان یعنی ئەوەی کەلوپەلەکانیان هەیەە تاوەکو ێسش هەیەی چەندین ساڵە هەیە لەسەریە خەوێت دۆشەکەکان ئاوای لێ بکە هەڵە وەرەی سپەنجەکانی پشتیەکانی ئەوەندە شل و شێوا بووە کەس نازانێت چییە بۆ تا ئێستا قوتابی و خوێندکاری کوردستان تەنها ژوورەکەی هی قوتاهی حکوومەت بووە کە ئەو چواردیوارە و هەندێشتی تایبەتی ئەویتری خۆی ناوێتی لە ماڵەوە بۆیە ئەوەی کە یعنی بەڕێزان باسییان کرد ئێمە بۆ نمونە ئایا ئەوی نەمانزانیوە نەخێر نەمانزانیوە کاک شەماڵگیان ئێمە چینە لای وەزارەتی خوێندنی باڵا وتمان دەنگۆیەکی وا هەیە بەڕێز وەزارەتی خوێندنی باڵا ڕاستەوتی ڕاست نییە وتی ئێمە ئەنجومەنی زانکۆ لەگەڵی نین ئەوە تا شتەکانی حازرە و لە ئیعلامەکان ئێمە مژدەمان بە قوتابیاندا وتمانە و دەنگۆی کە ئێوە پێتان وابوو دەنگۆیە ڕاز نییە بەڕێز دکتۆر محەممەد سابیر بەڕێوەبەری پلان و وەرگرتنی وەزارەتی خوێندنی باڵا ئەڵێت بەڵام کە بووەتە ڕازەوەیە ئیشکالی اینجا یەک شتی تر من زۆرم پێ عەجایبە بەڕێز کاکتۆر ڕاگری کۆلێژە ئەزانێت ساڵی پار هەموو ساڵی پار قوتابی خوێندکار تاوەکو ێسەیش هەیەە مرد بە چاوەڕێی ئەوەی کە دەرماڵەکەی پێ بدرێ ئەم ساڵە دەرماڵە قوتابیان نەبراوە تۆ دەرماڵەکەی پارت نەدایی پێرارت نەدایە دوو ساڵە تەخەڕۆجی کردو دەرماڵت پێ نەداوە لەکوێ ئەوە ئیمساڵ دڵنیاکەیتەوە هەبێ بۆیە دکتۆر تۆ ئەوە دڵنیای کە ئەو بڕیارە جێبەجێ ناگرێ بەسەر قوتابیانە و مەبەست ئەوەیە کە من لەبەرەوەی خوێندکاران هینێکیان نییە چۆن ئەڵێ منەتێکیان نییە بەسەریانە من لەبەرەوەی کە زۆر دڵنیام چونکە تاوەکو ئێستا هیچی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە بە دڵی قوتابی خوێندکار نەبوو بێ جێبەجێ نەکراوە یعنی بۆ مامۆسایان و بۆ وەڵای من ئەڵێم یعنی زۆر بەڕاشکاوی ئەڵێم چاوەڕێی هەرلوێستی جددی مامۆسایانین یعنی ئەم ماوەسا بەڕێزە ئەم کاک دکتۆرە ڕاگرە منداڵی هەیە دوجار ئەم کاک دکتۆرە ئەگەر 4 ملیۆنیش موچەکەی وێداوای لە بورد نەکەم کەشفی ناکەم 4 ملیۆنیش بێ 600,000 و قسوور موچە وەرەگرێ ئایا 600,000 بداتە کرێی سیارەی بنزینی سیارەکەی بیدا بە مۆبایلەکەی ئەگەر کرێ خانووە بۆ کرێ بێ ئەگەر منداڵێکی لە ڕەوزە بێ بۆ ڕەوزە بێ ئەگەر یەکێکی لە حەزانە بێ بۆ حەزانە بێ ئەی چی ئەمێنێتەوە کاکە ئەمیش دوجار ئەگەر منداڵەکەی ئەم واستەی بۆ نەکرد لە دووهۆ گۆرجیراخۆە بێ ئەمیش 150,000ەکە بدا هەر لە ڕێوە بۆیە ئەی ئەمیش ئەکەوێتە ئەو خەتەریاتەوە ڕاستە یەکجارە بەڵام ئێمە گرفتمان ئەوەیە قوتابی یەکەم جارە چێ بۆ خوێندن بە تایبەتیەوەی دەرەوەی شار بە قەرز دەچێت ئێمە ساڵی پار چەندین قوتابی دایکی قوتابی باوکی قوتابی هاتۆتە لای من تکا و ڕژا و لاڵەی دنیای کردووە کە قوتابەکەی ئەنێرێ بۆ 750,000 بۆ قەرز کردووە بەس پێوتوە کوڕم نەیتەوە تا نیوەی ساڵ نەیتەوە بۆ ئەوەی تر من ناتوانم هاتیتەوە قەرزی دوامت بۆ بکەم ئەگەر خوا کردی و ئەوانە جارجار یەکێکم دەستکە و شتێکم دەستکە و بۆ تەنێرم ئەگەرنا ئەم 750,000 بۆم قەرز کردی بڕە بخوێنە بۆیە من مامۆسایانی بەڕێزە ئەزانم بە تایبەتی کاکتۆر ئینگلیز کە کاکتۆرت پەندێکی ئینگلیزە ئەڵێن پەندێکی ئینگلیزی وێن پۆڤیلیتی کەمز این زە لەف جەمپە این زە ویندۆ بەڕاستی پۆڤیلیتی کە فەقیری لە دەرگاوە هاتوۆتە ژوورەوە ئیسە خۆشەویستی نەماوە
نە قوتابی مامۆسای خۆشەوێ نە مامۆسا قوتابی خۆشەوێ نە کەس حکوومەتی خۆشەوێ نە حکوومەت کەسی خۆشەوێ نە کەس پەرلەمانی خۆشەوێ نە پەرلەمان کەسی خۆشەیە هەمووی ئاڵسکە ئاوبەیە کاوەکو ئەوەی بەردێک بە نەزان هەڵیات بیخاتە ناو ڕووبارێکەوە بە 7 زانە نایەتە دەرەوە وەڵی بە 7 ملیۆن کورد نایەتە دەرەوە ئەوەی ئەمانە کردویانە لە وڵاتە بۆیە بەداخەوە زۆر بەداخەوە یعنی قوتابیەکی بەڕێز و خۆشەویست تاقیکردنەوەی 12 ئامادەیەت کە باڵاترین کەسی سەرۆکی حکوومەت کە دەسەڵاتی جێبەجێکردن لە حکومە لە هەرێمی کوردستانە لە قاعی ئیمتحاناتەوە ڕایەگەیەنێ ئەگەر پێتان وایە دامەزرێن کەس دانامەزرێ حکومەت توانای دامەزراندنی نییە تۆ ئەگەر ئەم بڕیارە شت هەیە نابێت لە قاعی تاقیکردنەوە بیڵێ بە قوتابی بڵێ کاکەیتە خواحافیزتان بێ ئیمتحانە ئەخیر شتان بێ بۆیە بەداخەوە من ئەڵێم ئەو گەنجانە سەرمایەن ئەم خەڵکی کورد سەرمایەیە کاکە هەمووی خاوەن شەیدە کورە هەمووی قڕ بەسەرە هەمووی داماوە هەمووی لە شەڕی ناوخۆ هاتووە داوای لێ بکە ئەگەر دەریشن دوجار داوای زانکۆ و پەیمانگای زیاترەکەن و پاشان لە دەرچوونی زانکۆ و پەیمانگا داوای دامەزراندنەکەن ینی هینەکان چۆنەڵە وشارەکان هە زیاترە بێت خۆی بڕیارەکان زۆر مەهزە لە ئامێزن زۆر گاڵتە ئامێزن ئێستا قوتابی هەیە 91 هەیە حکوومەت یاریێمی کوردستان لە قەی نابنەوە تو یەک بڕۆرە دانیشەرەوە ئیمتیحامەکە هەمووشی دەرچووە لە قەیرا ساڵەتر بخوێنەرەوە ئێکاکە لە هەموو وڵاتی دنیا ئەوەی یەکەم ساڵ بەدەزیە زۆر ناڕەحەت دووەم ساڵ بەدەزیێت یعنی زۆر بە ناڕەحەت بەدەستێت بەڵام هەموو هۆکارەکان ئەگەرەکان بۆ ئەوەیە ڕێژەکە کەمکەنەوە ئێستا ئاڵێن ڕسومات زیادەکەین بۆ ئەوەی کۆمەڵە قوتابی دەوری دووەمەڵێ وەڵام نیم ساڵ ئیمتیحان ناکەمەوە بەشکم ساڵێتتر ئەمە نەمێنێت ساز وەرە دکتۆر حەشیم دو دەرفەت دێمە لای بەڕێزە ئەو پرسیارانەی کە لە بەڕێزیشت کرا من نامەوێت لەگەڵ ئەوە ینی نوێنەرێکیتی مامۆسایان لە هەفتەی ڕابردووە سەردانی بەرزانیان کرد و نوێنەری مامۆسایان زانکۆشین لەگەڵ بوو وعدی ئەوەی پێدا بوون کە هەوڵ دەین بە پاشەکەوتی موچەکانە بچینەوە کە حکوومەت بڵین ساڵی ڕابردوو بڵین بە بڕیار جێبەجێ کردووە ئەوە تا چەند دڵتان بەو بڕیارراوە بەو چۆنەڵێ بەڵێنە خۆشە کە بارزانی پێداون کە لەسەر زاری نوێنەری یەکێتی مامۆسایانی بڵین نوێنەری مامۆسایان زانکۆ باسکرا لە ئێلام وای خۆ ئەگەر جێبەجێ بکرێت جێبەجێ نەکرێ مافێکی خۆمانە یعنی ئەمە ئەگەر لە ماوەی ڕابردوو زۆر قسەی لە بابەتە کرا و هەتا ئێستاش خەڵکێک پێی وایە کە درزێ خراوەتە نێوان مامۆستایان و ڕاگرەکان یان ئەوانە کە موچە بۆ هەندێکیان سەرفکرێ بۆ هەندێک سەرف ناکرێت و نازانم هەندێشت هەندێک قسەکانی دکتۆرش بەداخەوە من حەز ناکەم مامۆستا قەت بەو شێوەیە قسە بکات یعنی ئێمە لە نێوان من بۆ خۆم ڕاگری کۆلێجەکەم و سەرۆکی زانکۆش ئاگام لێتی و هەموو ئەنجومەنی زانکۆ کەسمان معاشی لە پەناومان نییە کەسمان ژێربەژێر پارە وەرناگرین و هیچ شێکمان نییە و هیچ هەوڵێکشمان نەداوە بۆی سەرکوتی مامۆستا بکەین بەستۆ قەناعەت وایە هەروەعام بۆ شێوەیە بێت من پێم وایە من ئەم قسەیەکەم بۆ زانکۆکەی خۆم وایە کەم پێم وایە زانکۆی حکومی و دوو زانکۆی حکومی هەیە لەم شارە زانکۆی سلێمانیش شتی وایتیان یە کەس لە ژێربەژێر و لە پەناوە پارەی پێ نەدراوە تاکو و خەڵک سەرکوتکە و خەڵکش وشیارە ینی ڕاستی سەرکوت ناکرێت بە خەڵکێک کە تۆ نانت معاشت پێ نەدە ناتوانانی سەرکوتیکەی و ئێمەش بە ڕاستی ئێمە نەدەسەڵاتێکی عسکەری نە ئەو ینی ئەو شتە بەڕاستی من پێم خۆش نییە بۆ شێوە هەوڵ درێ درست دروستکرێ یان گومان بخێت نەقڵ و ئەو بابەتە لە مامۆستا بکرێت هین دروست ناکە ینی چۆنەڵێ کاریگەری دروست ناکە بۆ نمونە بینیمان لە خۆپشاندانی ساڵی ڕابردووە مامۆسایان خۆپشاندانیان گە دوجار هەتا کپ کراوە و هەر ڕەشەی فەسڵکردن و نەقڵکردنە تا قەناعەتی لای ئێمە قەناعەتی یەک شتێک بڵم من مامۆسایانی ئێمە بە قەناعەتی تەواو هاتنە پۆلەکان ئەو وەڵامێ بۆ ئەو گەنجە کەوتی ئێوە خەمسارن ئەزانی خوێن مامۆستایان ئێستا کە هاتوونەتەوە بۆ مراقبەکردن و دانانی پرسیار و چاکردنی دەفتەرەکان لەسەر ئەعساب و حساب و ئەوانی خۆیان هاتوون یعنی خەمسار نین بەڕاستی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڵێن بە کردداری جیرۆدەی دەستی ئەو حاڵان بەڵام سەربار ئەوەش لەبەر خاتری خوێنکاران و ئەوانەی کە ساڵی ڕابردوو دەوری دومیان هەیە هاتوونەتەوە لە دوای ئەمە هەڵوێستانە بێ ینی قسەکەی ئەم هاوڕێشمان کە باسیەوەی کرد کە هەڵوێست چێ بێت شوێ پرسیارەکە بکەمەوە پێما بێم بەسی ئەوە بێت کە خەمساردەگەی لەوەیە ینی ئەوە کە پێشتر جەنابەت باست کە ئێمە متمانەمان نییە بەو قەیرانی کە هەیە دروست کراوە و
شتێکی سەناعی و دروست کراوە بەڵام کە قەناعتان بەوە هەیە بۆچی ینی تەحملی ئەو جۆرە بڕیارانەکەن تەحملی جێبەجێکردنی سیستەمی بەناو پاشەکە دەکەن لە سەرتان سەرەتا باسم کرد گومانێک یعنی گومانێک ئەوەیەکەیە کە شەفاف نییە من بۆ شێوێنە شەفاف نییە نازانێ ڕاستی نازانین چەند داهاتە و چەند سەرفەکرێ لەبەرەوە من ناتوان بڵم ئەوەی لەبەرەوە بەڵام گومانێکی عام هەیە لەسەر حاڵەکە لەسەر وەزعەکە و ئەمە وای کردووە کە تۆ متمانەت نەبێ بەوەی کە ئەم قەیرانە قەیرانێکی حەقیقیە اینجا قسەکە لێرەیە کە من ینی ڕخنام لە شێوەی قسەکردنەکە بوو عفو قسمەوە ڕخنام لە شێوەی قسەکردنەکە بوو حتا بۆ خوێنکارانیش یعنی ئەوی مۆزوعی کە تۆ هەوڵدەی بە شێوەیە باسکە یان بڵێ تەنها خوێنکاران و قوتابیان یعنی هیچێتی و پارتی ئەی خۆ ئێمە ئەم برادرانە خۆ ڕێکخراوێکی تری قوتابین خۆ هەموو حزبەکان مۆزوعی ڕێکخراوی قوتابیان هەیە و هەمووشی هەر لە سەرەتاوە دکتۆری بەڕێز باسی ئەوەی کردکە کە کەس بێلایەن نییە هەمووی لە باگراونێک و بە عقلەتێک وتە ناو بوارەکە و خەڵکێکش ئەگەر هات و لێرە بۆ نمونە مەبدەئێکی یان قەناعەتێکی ئەوەی نەبێت نەکرێتە خاڵێک بەسەرەوە هەر کەس ئازادە من نقطەیەکی دوو نقطەی من ڕێزم مامۆستا لە بریتانیای بەڵام مۆزوعی تونوتیژی یعنی بەڕاستی ئێمە کەممان نیە تونوتیژی ڕێ زۆرە بۆ ئەوی کە تۆ بتوانی حکومت ناچارکەی ڕێی مەدەنی هەیە حتا ئەگە حکومەتەکەش تونوتیژ لەگەڵتا تۆ وەکو مامۆستاوەکەوە ناکرێت تۆ ڕێگای تونوتیژی پیشاندەی خۆ سوتاندن یان تەسحێدان یان ئەو معنایی کە باس لە تونوتیژی بکە بەڕاستی من لەگەڵ ئەوانی بەڵام ئەکرێ بە ڕێگای مەدەنی و بەردەوامی چۆن ئەو کچانەمان ئەو خوشکانە باسی ئەویان کرد کە سوور بی لەسەر داوای خۆت بەردەوام بی لەسەر داوای خۆت مافی خۆتە شتێک نییە کە ئەو کرێ بەسەرتا پێویستە تۆ بەردەوامی لەسەر هەوڵی خۆت ڕاگەرتی پرۆسی خوێندن بە تایبەتی لە هەڵبژاردەکان ئەو خیاریشی مەدانی نیە ئەگەر بتوان تاقیکردن ساڵ بەڵێ دوای تاقیکردنەوەکان هەندێک لە کۆلێژەکان لە ئێستەوە ڕایانگەیانوە کە ئێمە لە دوای تاقیکردنەوە ئەگەر حاڵوا بڕوە ئامادەین بەردەوام بین چونکە بەڕاستی ئێمە بۆ چۆنڵی گاڵتە بۆ وەزعەکەین بە خۆمان بە خوێنکار بە پرۆسەی خوێندنیش ئەو ڕوحێتی کە باسی کرد ڕوحێتی زانست و ڕوحێتی ئەوەی کە تۆ چۆن هەوڵدەی ئەو تەلەبێ پەروەردەکەی بەس وەرەقەیەک نەبێ بەس ئەوەیەک نەبێت نەخێر فێری کە بە تەواوەتی پێداویستی هەیە پێویستە مامۆستا ئامادە بێت ئامادەبی بۆ کارە قورس و گرانە و هەروەها تەلەبەش ئامادەبی بێتەوە شوێنە لەگەڵ ئەمەشە شوێنەکان مهەیە بن و ئامادە بن بۆی کە تۆ ئەو کارێت یا بکرێ پرسیاری ئەم هاوڕێمان کە ئەگە قەیران لێرە بوو قەیران بەو هەوڵانە بەردەوامە بێ ئێمە ئەگەر خۆمان بەنخۆ بزانین ئەبێ ڕێگەی دروست هەڵبژێرین بۆی کە ڕوبەڕووی قەیرانە بینەوە و پێمان وابێ کە بەردەوام بوون لەسەر ئەو هەڵوێستە دروستانە ئەنجامی ئەبێت بەڵام دوجار بەڵێنەکان پێناچێ ئەو نەدڵخۆشکردن بۆ نمونە لەم ڕۆژانەی ڕابردووە بەرپرسێکی باڵای حیزبی سەردانی بەغاکە و لەگەڵ ناوەنداوە لەگەڵ خودی سەرۆکوەزیران عەبادی کۆبێتەوانێ و داوا ئاکا کە موچەی مایەکی مامۆسایان بدات یعنی ئێمە لای هەندێک کاردانۆژی زۆر ناخۆشیە بۆ لای هەرێمی کوردستان یعنی تۆ بە هەموو خۆت و هێزێکی خۆتەوە داوا بکەیت تەنها موچەی مانێکی مامۆسایانی هەرێم بدەیت ئەویش ینی بە جۆرە لە جۆرەکان وتێتی دراسەیەکەم و لەگەڵ هەوڵەکەی بەرزانی کە وعدی یاوە دەستکاری سیستەمی پاشەکەوت کە ئەگەر لە 75 بیکا بە 65 بۆ منەوە هەرەڵەوە دەستکاری کراوە دوجار بەڕاستی ئێستا هەمووی لەو قەیرانایە هەموو ئەو وەزعی کە هەیە قەیرانە ئیتر ئەگەر قەیرانەکە مستەنع بێ یان حەقیقی بێ قەیرانە کەسێک ئەڕواتە بەغا و لەوێ هەموو هەوڵەکانی خۆی چ ڕکاتەوە بۆ ئەوەی کە شانی یان شەریحەیەک کە ئێستا لەوانەیە لەم لەحزەیە لەبەرەوەی لە سەروبەندی وەرزێکی نوێ وەکو بەرنامەکە بۆ ئەساس کرا بوو ئەگەر هات و شانی ئەم کۆمەڵە خەڵکە سووک بکرێ یان دیارە ئەو تەسیرە بێ لەسەر کۆمەڵە خەڵکی تریش من ئەم هەوڵە جێ دەستخۆشیە بەڵام ئەگەر بێت و سەرکەوێ لەوانەیە بۆ لایەکی ترش هەوڵ بدرێ من پێم وایە هەندێشت هەیە لەوانەیە باس نەکرابێ یان لەوانەیە بۆ میدیاکان لەوانەیە نەشێ باسکرێ بەڵام ئەکرێ پێداچنەوەی بکرێ بە تەواوی سیاسەتی هەرێم لەو کارانی کراوە و بە هەموو ڕێگایەک هەوڵ بدرێ بۆی چارەسەرێ بۆم قەیرانە بدوزێتەوە ئەگەر تەعاملکردنێ لەگەڵ مرکزە یان ئەگەر بێت و پێداچنەوە بێ بەو شێوازی بەو سیاسی کە پەیڕەو کراوە لە تەعاملکردن لەگەڵ هەموو سێکتەرەکانی ژیانی ئێرە من پێم وایە زۆر باش سپاس بۆ بەڕێزت دکتۆر حەشیب عوسمان و هەروەها دکتۆر بێسمەد حەمەد ساڵح
وڵاگەر زۆر بە کورتی دکتۆر ئەوەی کە پەیوەستە بەلانی مادیوە بەڕاستی کە زۆر ینی جەختی لەسەرەکرێتەوە ڕاستە لە وڵاتان ینی جامیعە بە پارەیە مەسەرەن زۆر شتێ پارەیە و پارەکەشی زۆرە بەڵام بە شێوەیەکی گشتی ینی وڵات ینی ئەو نە دەرفەتی پارە پەیداکردن ڕەخساوە ینی بەڕاستی ینی یەکجار زۆرە بەڵام لەم وڵاتات تەلەبەیە کە پێویستی بە پارەیە یاڵا بەڵکێکم پێ نیشان بدە لەم کوردستانە کە تەلەبێ بتوانێت بە قەرز هەر بە قەرزیش پارەی لێ وەربگرێ یانە لە حکومت پارە هەر بە قەرزیش بیداتێ یانی لەم وڵاتە ینی بینی هیچ دەرفەتەکان نییە لە کاتێکە کە تۆ زەختی مادیش ئەەکەیتە سەری بەڕاستیەوە ستەمێکە یعنی لە بەرامبەری ئەوە ئیلا هیچ اختیارێکی تری نییە ئەبێ واز بێرێ و یەک نقطەیش بەڕاستی بۆی مامۆستا ئەنی بەغەڵت لەوە تێنەگەیە من لەگەڵ توندوتیژیان نیم لەگەڵ خۆسووتاندنیشان نیم اختصاسێکشم لە شریعایە خۆسووتاندنیش هەر جایز نییە مەبەستی من زیاتر لەلایەنە تەسحیەکەیشە یانی ڕێزمەیە بۆ ینی بۆ بەڕێزت یعنی بەستم ینی تاکی مامۆساکان نییە بەڵام حکومانی ئەگەر من بە ناویش بهێنم ئەتوانم ناوی کۆمەڵێ مدیر بهێنم کە بۆ نمونە پۆستی وەرگرتووە شەک نییە بە مادەیش بێ لە ژێرەوە کە زۆریان لە ڕێخستن و لە کۆمیتە و لە لق و لە مەڵبەندەکان بەڕاستی موچیان هەیە ینی موچەی حیزبی بەڵام ئەکو هەندێکیانەیە چونکە پۆستەکەی بە شێوەیەکی حقیقی خۆی وەرنەگرتووە ینی ئەو خۆ پیشاندانەی پارەکە کە ینی بە شێوەیەکی گشتی کە خەڵکی هەوڵێکی زۆریدا دوای لەلایەنی مدیرەکان و لەلایەنی ئەوانەوە کە لە لق و لە مەڵبەندەکان و بەڕاستی سەرکوت کران و هەوڵی گشتی بۆ بەرژەوەندی چەند کەسێ هەوڵەکە پەک خریا بەبەستی من ئەوەیە ینی هەیە بەعنی خۆیت بووە ینی تەنها دەستخۆش بێت دکتۆر عومەر عەلی سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ بەشداربووانی بەڕێز کە ئامادەی بەرنامەکە بوون بەڕێزان بەم شێوەی شاتینە کۆتایی بەرنامەی پرسی ئەمڕۆمان کە تایبەت بوو بە دەستپێکی نوێی وەرزی خوێندن قوتابخانەکان و پەیمانگا و زانکۆکان لە هەرێمی کوردستانە تا بەرنامە و دەرفەتێکی تر بەخوای گەورەتان نسپێرین خواتان لەگەڵ